سڵاوتان لێبێ حاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ بانگێشتان نەکەین بۆ دەرخستنی حەوت ئامێری باوەڕ پێنەکراو کە بەم دوایانە دروستکراون بۆ چێژوەرگرتن لە کاتی بەتاڵ، بەڵام سەرەتا وەکو ساکێک بۆ ماندووبوونمان نەکثرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە وە لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن. فەرمون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. ئۆتۆمبیلی کۆنتڕۆڵ لەوانەیە بڵێ ئەوە یاریەکی ناسراوە و پرسیار بکەیت شتێک نوێیە لەوەدا، بەڵام ڕێگە بدە پێت بڵێم ئەم ئۆتۆمبیلە ئەتوانێت بەسەر دیوارەکاندا بەڕوات و ئەمڕۆ ئەتوانی وێنێ ئاڕاستەیەکی بۆ بکێشی، نەک تەنها لەسەر زەوی بەڵکو لەسەر دیوارەکان و سەقفیش، چونکە ئەم کۆتاییە هیچ شتێک ڕێگری بۆ دروست ناکا. بنەمای کارکردنی وەک گسکی کارەبایی هەڵمش وایە ئەم ئۆتۆمبیلە پستانی زۆری ئەخرێتە سەر بۆ سەر دیوارەکە، هەروەها بە شێوەیەکی ئاسایی ئەتوانی لەسەر زەویش کاری پێ بکەی و هەروەها کێشی کەمە و ئەتوانێ بە دەوری تەوەری خۆیدا بخولێتەوە. تیڕاچینەس لەم یاریەدا ئەبێ موشەکەکە بکەیتە ناوی و چەکێکی باوەڕ پێنەکراوت دەست دەکەوێ، هێزێکی سەرسوڕهێنەری هەیە بەهۆی لاستیکی و زەبرەکەیەوە کە ئەوەش بۆ هۆی سەرخستنی ئەم زۆرەیان. جێگای تێڕامانە ئەمە چەکێکی مەترسیدارە، هەر بۆیە پێویستە ئاگاداری خۆت بی کاتێک مەشقی تەقەکردن ئەکەیت. ئایا ئەزانی بە چەندین زۆری موشک بەردەستە وەکو دەنگی گێلاس و هەتا تیریش کەوای لێ ئەکات چەکێکی بکوژ بێت، هەر بۆیە ئەبێ ئاگادار بیت کاتێک بەکاری دەهێنی، چونکە ئەم چەکە شتانێک ئەشکێنێ کە زەحمەتە بە چەقۆ ببڕێت. گالیسکەیەکی جیاواز خەیاڵ بکە ئۆتۆمبیل شەمەندە فەرێکت هەبێ کە بێبوونی وزە کار بکات، بەڵێ لەگەڵ ئەم یاریانە ئەمە گونجاوە. یوگینس کۆمپانیایەکی ئۆکرانیە کە لە ساڵی 2004 دامەزراوە کە تایبەتمەندە بە دروستکردنی نمونەی میکانیکی لەدار دروستکراو و پەرەیان بەلێ هاتووی و توانای خۆیان داوە لەم پرۆژەیەدا کە لە هەر نمونەیەکدا ڕەنگ ئەداتەوە. ژمارەیەکی زۆر لە بازاڕەکاندا بەردەستە کە ئەوە زۆر گرینگە بەهۆی چەند شریتێکی لاستیک و زنجیرەیەک کەلوپەل ئەخرێتە کار لە بری هەڵم بوون، بەڵام ڕێگای کارکردنی هاوشێوەی بزوێنەری هەڵمی ڕاستەقینەیە و ئەتوانیت لە نزیکەوە پستێن و بینەکانی ببینیت و هەروەها سیستەمی بەستەر و پستێنەرەکانیش بە هەمان شێوە. تیشکی ئێکس ئەم یاری ڕێگە دەدا بە یاریکردن لەگەڵ هاوڕێکانت بە تیشکی ئێکس بەبێ ئەوەی گوێ بەوە بدەی لەکوێی، ئەوەی لەسەرتا ئەوەیە ئەو کۆمەڵانە دیاریکەی کە یاری دەکەن و چەکەکەت هەڵگری و بەرەو جەنگ بەڕێ بکەوی و هەستەوەری تایبەت بە یاریەکە کە لەسەر سینگی یاریزانەکەتدا ئەندرێ. ئاماژەیەکی تیشکی ئەکست پێئاگا کە بەوە ئەزانی ئامانجەکەت پێکاوە، لەبەر ئەوە پێویست ناکات چەندین پێویستی لەگەڵ خۆت هەڵگری یان بڕۆی بۆ فرۆشگای تایبەتی ئەو یاریانە. بەهۆی تیشکی ئێکسەوە ئەتوانی لە هەموو شوێنێک یاری بکەیت و هەروەها نرخی 10,000 کەمترە لە زۆرە پێشکەوتوەکانی تر. دارێک بۆ بازدان پەیوەندیدارە بە زۆرێک لە ترامپۆلینی هەڵگیراو کە ڕێگادەدا بتوانی باز بدەی بۆ بەرزیەک بگاتە 3 مەتر. ئەم داهێنانە هاوشێوەی پاسکیلی یەکتایەیە، بەڵام لە بریتایە بربەستێک ئەبینین کە بۆ پەستانە، هەروەها چرخێکی لێخوڕینی هەیە و هەڵگرێک بۆ پێیەکان. ئەوەی پێویستە بیکەی ئەوەیە کە ترامبۆلینی بچوو کراوە ڕاکێشی و خۆت ببینی کە باز ئەدەی بەرەو ئاسمان. هەروەها هەنێک پێداویستی لەگەڵە کە بە وەرزشێک بەکارەهێنرێ پێی ئەوترێ پۆکینگ بۆ ئەوانەی چێژ لە بازدان ئەبینن لە هەوای پاکدا. سەرباری ئەوەی ئاسوودەی و هەڵگرتنی ئاسانە لەگەڵ ئەوەشدا ڕق و بەهێزە. بەرگەی 180 کیلۆگرام لە کێش ئاگرێ، بێگومان ئەمە یاریەکە وات لێ ئەکا سەرکێشی زۆر بکەی و لە پەرۆشیدا بژیت. پێڵاوی تایایی ئەمە وەکو هۆکارێکی نوێی گواستنەوە ئەبینرێ لەلایەن کەسە زۆر ساڵاکەکانەوە. ئەم پێڵاوە بەردەستە کە پێک هاتووە لە دووتایە لە نێوان پلاستیک و بەشی خوارەوە. لەو پلاستیکانە دروست کراوە کە بەرگەی بەرکەوتن ئاگرن کە ڕێگادەدا بتوانی خلیسکێنەیەکی نەرم و لووس بکەیت و هەروەها ئەتوانی لە ڕێگا خراپەکانیشدا بەکاری بهێنی، بەڵام ئەبێ بە تەواوی هاوسەنگی خۆت ڕاگریت. ئەم داهێنانە بەرگەی تا 120 کیلۆ لە کێش ئاگرێن و منداڵان لە تەمەنی 10 ساڵیەوە ئەتوانن بەکاری بهێنن. کاتێک خێرایەکی زیاد ئەبێ پێویست ناکە پەستان بخەیتە سەری، بەڵکو تەنها بە هەڵ
هەواڵێکی کەم بەو زۆرە ئەجوڵێ کە ئەتەوێ گرنگترینشت ئەوەیە هەڵگرتن و پاراستنی ئاسانە و بە ئاسانی ئەتوانی لە دزدانەکەتدا هەڵی بەگری هەمومان ئارازوی بەدەستهێنانی تەختەی خلیسکێنەی ناو فیلمی گەڕانەوە بۆ داهاتوو ئەکەین و لەوانەیە ئەمە یەکەم لە بەرگیراوەی ئەو بێ بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت و بینینی بابەتی ناوەزە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەت چالاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە دووبارە سوپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.